خولی تۆپیپەی ڕابوون بۆ ساڵی دووەم لەسەر یەک لەلایەن مەکتەبی کاروباری وەرشی کۆمەڵی دادگەریەوە بەڕێوە دەچێت. قۆناغی یەکەم لا سنووری مەڵبەندەکان دەبێت. لا سنووری مەڵبەندی هەولێریش با سەرپەرشتی دەستەی کاروباری وەرشی مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری 20 بەشداریان کردبوو لە یاری کۆتایی بە ئامادەبوونی بەرپرس و کارژێڕان و ئەندامانی مەڵبەند لە سەر یاریگەیانەی جیهان. تیپی مەڵبەندی هەولێر ڕوبەڕووی مامۆستایانی پێشەنگ لقی هەولێر بوونەوە. لە نیوەی یەکەم هەردوو تیپ بە گۆڵێک یەکسان بوون. لە نیوەی دەمیشیەکە و گۆڵێکی دیکەیان تۆمار کردو یاری بە یەکسانی کۆتایی هات. پەنا برابەر لێدانەکان یەکلاکەرەوە لە خاڵی سزا. تیپی مامۆستایانی پێشەنگ لقی هەولێر براوە بوون و بوونە پاڵەوان. ژێر سەرپەرشتی مەکتەبی کاروباری وەرشی کۆمەڵی دادگەری وەکو دەستەی کاروباری وەرشی ئەوڕۆ کۆتاییمان بە خولی پاڵاوتنی قۆناغی یەکەم کە 20 تیپ لە سنووری مەڵبەند بەشداری تێدا کردبوو. ئەمڕۆژ تیپی مەڵبەند و تیپی مامۆستایان گەشتنە یاری کۆتایی و لە ئەنجامدا تیپی مامۆستایان بە لێدان یەکلاکەرەوە توانی بباتەوە بگاتە قۆناغی دووەم کەوا سەتاسەری مەڵبەندەکان یەکەمەکان یاری دەکەن لە سەرنجامی ڕابوونی دووەم. بەڵێ دیارە ئەوە خولی دووەمی ڕابوونە ساڵانە مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەری پێ هەڵدەستێتن. ئەم ساڵیش کە لە سنووری مەڵبەندی هەولێر بۆ ئۆرگانەکانی سەر بە مەڵبەند توانیمان 20 فەریق لە ئۆرگانە جیاوازەکان بەشداری ئەم پاڵەوانێتە بکەن. سوپاس بۆ خوای گەورە بە سەرکەوتوی و کۆتایی پێهات. دیارە ئەوەی کە جێی دڵخۆشیە بەڕاستی گەنجێکی زۆر بەشداری ئەو پاڵەوانێتیان کرد و خۆی لە خۆیدا گرنگی وەرزش هەر لە کوردستان بە تایبەتیش بایەخێکی باشی پێدەدرێتن و خودیش لە ناو کۆمەڵی دادگەریش ئێستاکە بایەخی زیاتری پێدەدرێتن. جا هیوادارشم بەڕاستی ئەو خولانە بەردەوام بن و پاڵپشتی زیاتر دیاراوەش پێویستی بە هەوڵ و هیمەتی هەموو لایەکەیە دەستبارگر بن لەگەڵ یەکتری لەوەی بتوانین لە ساڵانی ئایندە شتی باشتر شتی نوێتر پێشکەش بە گەنجە خۆشەویستەکانمان بکەین. توانمان ئەوڕۆ یاریەکی باش ئەنجام بدەین بۆ تەمەنەوە سەروی تەمەنمان 40 ساڵە یعنی زاحلەکەمان باوڵە ئەوەی گەنجە تەمەنی 38 ساڵە لەگەڵ ئەو گەنجانە دەستخۆشیانە دەکەم بەڕاستی ئەوان ئاست و ئەداچی باشیان کرد. ئێمەش کەم تەرخەمان نەکرد هەم لە ڕووی دیفاع و هەم لە ڕووی هجومیەوە گەمەکی باشمان کرد. توانیمان گۆڵی خۆشمان پارێزین بە پێنج پەنارتی گەمەکەمان کۆتایی ناو بردمانەوە. بەشداری پاڵەمانتەمان کردبوو ئەو چەنگەمەمان بەسەرکەوتووە تا نیهای هاتین. پیرۆزبای لە فەریقی بەرامبەر دەکەم بە لێدان یەکلاکەرەوەکان بردیانەوە دەستخۆشیانە دەکەم ئینشاڵڵا ئەو ساڵێدا بێ نەتیجەمە باشتر بیتن. تیپی مامۆستایانی پێشەنگ لقی هەولێر گەیشتنە قۆناغی دووەمی جامی دووەمی ڕابوون کە لەسەر ئاستی شارەکانی هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت. وا بڕیارە تا کۆتایی ئەم مانگە کۆی خولەکان بە کۆتایی بێت و یەکەمی هەر شارێک نوێنەرایەتی سنوورەکەی خۆی دەکات لە جامی دووەمی ڕابوون. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.